بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا آمين. أما بعد، فصل لباسي خلع إن شاء الله. أمر باسي خلع طلاق رجعدك إن شاء الله. بابەتەکەی ئەمڕۆمان هەم پێویستی نەوع دقت و وردەکاری هەیە، هەم پێویستی بە نووسینەوە و جیاکاری هەیە. دوای ئاوا خولع 1 2 3 ئەوە تایبەتمەندیەکانێتی، تەلاق 1 2 3 ئەوە تایبەتمەندیەکانێتی، لەوەدا بە یەک دەچن، ئەو جیاکاریە دەبێت بۆ خۆت بکەیت. ئەگەر نا جاری وا هەیە تێکەڵ دەبێت. تەمام ئەو ترساندن نییە. الحەمدولله ئاسانە و مای تێگەیشتنە. وەڵام جاری وایە بە 2 جار یا بە 3 جار، ومێدیشم وایە هەر بە 1 جار بێ. یا الله. خولع چی ئەوەلان؟ خولع یعنی کڕینەوەی تەلاق، وەکو ئافرەتەکە بە پیاوەکە بڵێ تەلاقم بدە فڵانە شتت دەدەمێ، بەرامبەر ئەوەی ئەتوت ئەمن تەلاق بدەی ئەمن فڵانە شتت دەدەمێ. جا شەر نییە ئەو عیوەضە ئەو شتەی بەرامبەر تەلاقەکە دەدرێتە پیاوەکە هەر ژنەکە بیدە. ئاساییە پیاوێک یا یەکێکی دیکە بە پیاوەکە بڵێ ئەگەر ئەو ژنە تەلاقدا ئەمن فڵانە شتت دەدەمێ. ئاساییە عیوەضەکە بەرامبەرەکە هەر مارەی ژنەکەش بێ. یعنی ئاساییە ژنەکە خۆی بە پیاوەکە بڵێ ئەتوە تەلاقم بدە ئەمن لە مارەیەکەم خۆش دەبم و مارەیەکەم هەرەیە. ئەوە خولع. کەوابوو ئەوە وەڵامێکە بۆ ئەوانش کە پێیان وایە مطلقەن هەموو بەشێکی تەلاق هەر بەدەست پیاوە. نا بەرامبەر ئەوە ئافرەت مافی ئەوەی هەیە کە داوا بکە پیاوەکەی تەلاقی بدا، لە بەرامبەر ئەوە شتیشی بداتێ. وەڵام ئەوە یعنی تا تێکەڵ نەبێت قەراری کۆتایی تەلاقەکە لەو بابەتەشدا هەر بەدەست پیاوەکەی. دەڵێ والخلع جائز یعنی دروستە بەو مانایی هەیە، ئەمما لە ئەسڵدا خولع مەکروهە. لە ئەسڵی خۆیدا خولع مەکروهە و جاری واشەیە بەپێی حاڵەتەکان حکمی دەگۆڕێ. على عوض معلوم، بەرامبەر قەرەبوویەکی زاندرا و دیاریکراو. ئافرەتەکە دڵێ یا غەیری ئافرەتەکە تەلاق بدە ئەوەندە دەدەمێ، فڵانە شتت دەدەمێ. وتملك به المرأة نفسها. ئافرەتەکە بەهۆی خولعەوە، بەهۆی ئەو خولعەوە لە پیاوەکە جیا دەبێتەوە و دەبێتە خاوەنی خۆی. یعنی ئەگەر لە ماوەی عیددەیشدا یەکیان بمرد، میرات لەوەی دیکە ئەوەی دیکە میراتی لێ ناگرێت. ئافرەتەکە داوای کرد مەسەلەن 20,000 دلار دەدەمێ، 20 وەرەقەت دەدەمێت تەلاقم دا، کە بەرامبەر ئەو 20 وەرەقەت پیاوەکە تەلاقی دا، ئەو ئافرەتە ڕاستەوخۆ لەو پیاوە جیا دەبێتەوە. ولا رجعة له عليها. ئەو پیاوە ناتوانێت بڵێ جا خۆ من یەک تەلاقم داوە دیجەڕمەوە دیکەمەوە ژنی خۆم، نەخێر، لێت جیا دەبێتەوە. بە جۆرە کە ئەگەر لە ماوەی عیددەکەشیدا یەکتان بمرن، میرات لە یەکتری ناگرن. ئەی هیچ ڕێگایە هەیە ئەو ئافرەتە بێتەوە ژنی ئەو پیاوە؟ بەڵێ، ئیلا بنیکاح جەدید، مەگەر ئەو گەڕانەوەی ئەو ئافرەتە بۆ لای پیاوەکەی بە نیکاح بە مارەیەکی نوێ بێ. یعنی وەکو سەرەتا سەرپەرشتیاری ئافرەت بێ و 2 شاهید بێ و مارەی دابدرێتەوە و مارە بکرێت بە ڕازیبوونی ژنەکە. بەڵام تەلاقێکی داوە، ئەو ژنە ئێستا بۆتەوە ژنی ئەو پیاوە بە 2 تەلاق. ئێستا ئەو پیاوە 2 تەلاقی بەرامبەر ئەو ئافرەتە هەیە. باشە. ئەمما ئەگەر گوتی، طبعا لە مەزهەبی مە هەر 3 تەلاق پێکەوە دەکەوێت. ئەگەر بڵێ
ئەوەندە دەدەمێ 3 تەلاقم بدە، ئەویش گوتی ئەوە بەرامبەر فڵانەشت هەر 3 تەلاقم دای، ئەوە ناتوانێت دووبارە مارەی بکاتەوە هەتاوەکو ئەو ئافرەتە شوو بە پیاویشی دیکە نەکاو ئەویش تەلاقی نەدا وەکو دوایەتی، چکە ئەو خوڵعە بەرامبەر 3 تەلاق بووە. ئەما ئەگەر بەرامبەر تەلاقێک یا 2 تەلاق بوو ئەوە بوو کە گوتمان بە مارەکردنەشی نوێ مارەی دەکاتەوە. ويجوز الخلع في الطهر وفي الحيض. انجا هندك جیاوازی نێوانی خلع و طلاق باز دەکات. وڵا خلع دروستە و هیچ کێشەی تێدا نییە. في الطهر ئافرەتەکە لە پاچیدا بێ، وفي الحيض یا لە سوڕی مانگانەدا بێ. چونکە طلاق ئاوانیە وەکو دێ دەڵێ ولا يلحق المختلعة الطلاق. مختلعة ئەو ئافرەتەیە کە خلعی کردو طلاقی پێ ناگا. یعنی چی؟ یعنی ئەو پیاوە بەرامبەر فڵانەشت یەک تەلاقی ئەو ئافرەتەی داوە، مانە بەرامبەر شتەکە خولعەوە نییە، ئافرەتەکە لە عیددەیدایە، پیاوەکە تووڕە دەبێتەوە تەلاقەشی دیکەشمدا، تەلاقە ناکرێت چکە ژنت نییە، بۆی ببێتەوە ژنت دەبێت دیسان مارەی بکەیەوە. کە ژنت نییە خۆ تەلاقی ناکەوێت کە ژنت نییە. بۆیە دڵێ ولا يلحق المختلعة الطلاق. طلاق بە ئافرەتێک ناگا، طلاقی ئافرەتێک نادرێت کە خولعی نەکردووە با هێشتا لە عیددەشدا بێ. وازحاوە برایان؟ خولعەکە کرا، طلاقی خولعی کردووە. باش. فصل الطلاق. طبعا طلاقش لأصل دا مكروهة، بەڵام هەندێک جار خێرە چاکە. وەکوی تەماشا دەکات پیاوەکە مافی ئافرەتەکەی پێ نادرێ، ناتوانێت هەر بارە بەسەریەوە تەلاقی بدە، خێری دەگاتێ و حاڵەتی دیکەیش وەردەگرێ، بەڵام لە ئەسڵدا مەکروهە. بەڵەوە تەلاق و وشەکانی تەلاق، لەفزەکانی تەلاق ضەربان، دوو جۆرن: صریح یان ڕاشکاوە، وكناية يان نا أشكرايا. فالصريح صريح چییە؟ صريح هەرچیەکە گۆتەی ڕاشکاوی طلاق وەکو مامۆستا تەلیب ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی فەرمووی هەرچیەکە کە احتیمالی غێری طلاق نەکا، مانای غێری طلاق هەڵ نەگرێ، بۆ غێری طلاق بەکار نەیە. دڵێ لە عەرەبیدا 3 ألفاظ، 3 وشەیە: الطلاق وەکو بۆ طلاقم کەوتبێ یان طلاقم دای، نەک سوێند بە طلاقم، سوێند خواردن بە طلاق دانامەزرێ، طلاق ناکەوێ بڵێ سوێند بە طلاقم ئەوش ناخێر. والفراق لە یەک جیابوونەوە وەکو بڵێ ئەوە جیابووینەوە لە یەکتری، والسراح بەڕەڵاکردن و پێش چۆڵکردن. بەڵام بۆ کوردی ئێمە هەر بەتەنیا وشەی طلاق صریح، بڵێ طلاقم دای، یا طلاقم کەوت، یا طلاقم لە ژنی خۆم کەوت، ئەو صریحە چ حکمەکی هەیە؟ ولا يفتقر صريح الطلاق. طلاقی صریح پێویستی نییە بەچی؟ إلى النية، بە نیەتی ناو دڵی مێردەکە. یعنی کە ئەو شەی بەزاردا هات طلاقی ژنەکەی دەکەوێ، با بڵێ کورە بابە گاڵتەم کرد، کورە بابە مەبەستی طلاقم نەبوو، طلاق دەکەوێت. ضوء الكناية أي كنايتية أو كنا أشكرايا كل لفظ هر لفظك احتمل الطلاق، احتمالي طلاقش ذكاء دشي بو طلاقش بكاربي وغيره، دشي بو غير طلاقش بكاربي. وكو بياو بجنكي بڵێ تۆ بێمێردی، یا بڕۆ ڕێی خۆت، بڕۆ ماڵی بابت، دشي لەو قسانە مەبەستی طلاق بێ، دشي مەبەستی طلاقش نەبێ. يعني بڕۆ هەفتەیە لە ماڵی بابت پاڵدەوە هەتاوەکو تۆزێک ساردمەوە تووڕێیکەم، احتیمالی هەردووچیانی هەیە. ئەوە ويفتقر إلى النية، پێویستی بە نیەت هەیە بۆی تەلاق بە وشانە بکەێت. کابوو من بۆ نیەتەکە دەگەڕێنەوە بۆ پیاوەکەم، مەبەستت چ بوو؟ تاوان ئەویش دەبێت لە خوا بترسێ، نەمەبەستی طلاق مەبەستیشم طلاق نەبوو. کەوابوو ئەگەر بە وشانە مەبەستی طلاق بێت طلاق دەکەوێت، ئەگەر نا.
انجا اگر وشيش بكار هناك بمعناي طلاق ناقيني طلاق ناكوي اگر نيتي دڵی شي طلاق بي وەکو پێ بڵێ دانیشە مەبەستی دڵی طلاق بێ بۆ قسەی طلاق ناکەوێت چونکە طلاق پێویستی بە لەفزێک هەیە کە دەلالە لە طلاق بکە لەگەڵ نیەتی دڵ. واضحة؟ باش. والنساء فيه ئافرەتان لە طلاقدا ضربان دوو جۆر. ضرب جۆرێکیان في طلاقهن سنة وبدعة. طلاق دانيان سنتي تدايا يعني جور طلاق تدايا نك حكمي سنته يعني باش ويا بكري باش ويا طلاق بدرين نا بس هي طلاقك طلاقش السنية بو معناه طلاقش بيجناه تواوى وبدعة يعني أو شونيتي الطلاق دانا جناها طلاقش بدعية جناها بلام لمذهبي مدى طلاقي بدعي دكوي طلاقك دكوي بەڵام مێردەکە گوناهبارە لەسەر ئەو چۆنیەتە غەڵەتەی تەلاقدان. وهن ئەو ئافرەتانە چێن کە تەلاقیان دەبێ ئاگاداری بین سنی و بیدعی تێدایە. ذەوات الحەیض ئافرەتێکە کە حەیز ببینێ جیماعی لەگەڵ کرابێ حامل نەبێ تەلاق درابێ خولعی لەگەڵ نەکرابێ. حەیز ببینێ جیماعی لەگەڵ کرابێ حامل نەبێ خولعی نەکردوێ کە ئەوها بوو فالسنة چۆن تەلاق دەدرێ ئاوە ئەن یوقیع الطلاقە مێردەکە تەلاقەکە بخا تەلاقەکەی بدا في طهر لە پاچیەک لە حاڵەتی پاچیدا کاتێک ئافرەتەکە لە پاشیدا لە حەیزدا نیە بەڵام غەیری مجامع فيه ئەو طهرە مێردەکەی جیماعی لەگەڵ ئەو ئافرەتە نەکردوێ لەو طهرەدا ئافرەتەکە لە حاڵەتی پاچێتیدا بێ پاچێتیەک کە لە ماوەی ئەو پاچێتیەدا مێردەکە جیماعی لەگەڵ نەکردوێ. طبعا ئەو حکمەتی زۆری تێدایە. یەکێک لە حکمەتەکان ئەوەیە وا لە مێردەکە بکە ئینتیزار بکە چونکە زۆر جار طلاق لەبەر تووڕەبوونێکی لە ناکاوە پاش 5 دقە پیاوەکە پەشیمان بووەتەوە ئەڵێن هەر تەلاقی دەدی هەر تەلاقی دەدەم ئێستا لە سوڕی مانگانەدایە تەلاقی نەدەی ئێستا گوناهبار دەبی ئێستا تەلاقی دەبێت پاک ببێتەوە یان ئێستا لە پاچێتێکدا کاتوو لەو پاچێتدا جیماع لەگەڵ کرد ڕاوەستە جارێ هەتا تووشی سوڕی مانگان دەبێت و پاک دەبێتەوە ئەوجا تەلاقی دە. هەم ئەو ماوەیە لە دابڕان نێوانیان سار دەکاتەوە و پیاوەکە نەوعێک لە اشتیاق دەیگرێ بۆ خێزانەکەی وا دەکات جارێکی دیکە بیر لەو تەلاقە بکاتەوە. والبدعة أي طلاق بدعي چییە؟ أن يوقع الطلاق في الحيض لە کاتی حەیضدا طلاق بدە أو في طهر يعني لە پاچێتیەکدا طلاق بدە جامعها فيه کە جیماعی لەگەڵ ئافرەتەکە کردوێ لەو پاچێتیدا. لە مەذهەبی ما ئەو تەلاقە دەکەوێ بەڵام گوناهە. ئەوە چ ئافرەتەک ئاوا تەلاقەکەی ئەو دوو حاڵەتەی هەیە گوتمان ئافرەتێک کە حەیز ببینێ جیماعی لەگەڵ کرابێ حامل نەبێ و خولع نەکات چونکە گوتمان خولع لە طهر و لە حەیضدا وەکو یەکترە. وضرب جۆری دووەمی ئافرەتان ليس في طلاقهن سنة ولا بدعة طلاقەکان بە سنی و بیدعی وەصف ناکرێ دەکرێ لە هەر کاتێکدا طلاق بدرێن. وهن 4 سوارن. الصغيرة منداڵی بچووک کە هێشتا حەیز نابینێ لەبەر بچووچیەکەی طبعاً ئاساییە بەشوو بدرێ بەو مەرجانی کە باسمان کرد لە بە زۆر بەشودانی کچ بەڵام منداڵک کە باری جەستەیی و دەرونی تەحملی جیماع ناکا نابێ بدرێتە مێرد هەر لە ماڵی بابی دەبێت تا باری جەستەیی و باری دەرونی ئامادە دەبێت بۆ جیماع ئینجا دەدرێتە مێردەکەی. الصغيرة والآيسة
ئایسە یعنی بێئومێد یعنی حەیزی بڕاوەتەوە لەبەر بە تەمەنی تەمەنی چۆتە سەر ئافرەت هات تەمەنیشی دیاریکرا و حەیز دەبینی ئەوەیش والحامل ئەوەش کە حەملی هەیە والمختلعة التي ئەوەی کە خولعی کردووە التي لم يدخل بها كالجماعي لەگەڵ نەکردو طبعا ئەوە مەبەستی ئەوە نییە وەکو ئەصحابی شروح حواشی دەفەرمون واوێک لێرە مقدرة يعني والتي لم يدخل بها ئەوەش کە مێردەکەی جماعی لەگەڵ نەکردو يعني ئەگەر بیکەینە تەفسیل لەبتە پێنج بچووکە کە حەیز نابینێ گەورە کە لە حەیز چووەتەوە حامل ئەوەی خولعی کردووە ئەوەی جماعی لەگەڵ نەکراوە وەڵام دەتوانین ئەو پێنجە لێک دەین دوانیان لێک دەین بێتەوە چوار بڵێن ئەوەی حەیز نابینێ دا لەبەر بچووکی یا لەبەر گەورەی ئەوەی حاملە ئەوەی خولعی کردووە ئەوەی جماعی لەگەڵ نەکراوە واضحة شيخ أحمد آيسة صغيرة كده دتواني ميكينيك بلين أو كحيز نابيني باش انجا أو كخلعي كردوه يعني قلت مان أو كخلع دكا خلع لكاتي طهر لكاتي باشتي ولكاتي سوري مانغانا داوكويك ايه كاو سني وبدعيني كاو لهر كاتك دا طلاق دري بران برشتك بران برعوضك آسائية فصل درباري عددي أو طلاقانا ويملك الحر بياوي آزاد جاجدكي آزاد بيا كويلة قرنجني قرنجو بياوك آزاد 3 تطليقات 3 طلاقي هي بياوي آزاد والعبد بياوي كويلة جنكي آزاد بيا كويلة تطليقتين 2 طلاقي هي إن جال مذهبي إيما مذهبي غيري أمش لعلماء أو طلاقانا يجيش دكون بيكوش دكون يجيش دكون يعني بڵێ هەر 3 طلاقم بيكو داي هەر 3 طلاقي بيكو دك ضل ويصح الاستثناء في الطلاق إذا وصله به استثناء زياكرنو هلا واردن للطلاق دا دروسته دكري بمرجي هلا واردنك والطلاق دانك وصلك بيكو بيان الله يعني نڵێ 2 طلاقي فلان كسي جن ممدا دواني سعد الله 1 طلاق يعني النبي عزاديكاتو 1 طلاق أو نبي دروسته بڵێ 3 طلاق بداي 1 طلاق نبي يعني 2 طلاق بداي دروسته بمرجي قسكا بيكو بكا انجا نابي استثنايكش جياكراوكش هندي اوي پێشەوە یا زیاتر بێ یانی کەس بووی نییە بەگاڵتە بڵێ 2 طلاقم دای 2 طلاق نەبێ چی وڵا گاڵتە دەگا دەیتەسێنێ دەبەروی ناکرێم لە لوغەت ناکرێم مستثنا هێندەی مستثنا منه بێ ئەوە 2 طلاقی دەکەوێ چکە ئەو استثنایە بەتاڵە قسەی پوچ بوو 2 طلاق جگە لە 2 طلاق جگە لە طلاق هیچ فایدەی نییە یا بڵێ 2 طلاق جگە لە 3 طلاق نابێ پاشکۆیەکە کەمتر بێ لەو طلاقی لە پێشەوە دراوە ويصح دروستیشە تعلیقه ئەو طلاقە ببەسترێتەوە بالصفة بصفتێک وەکو کاتێکی دیاری کراوە مثلا بڵێ لە ڕۆژی دووشەمە ئەتۆ طلاقت کەوت بێ هەر خۆری یەکشەممە ئاوا بوو طلاقی دەکەوێت لەگەڵ ڕەمەزان طلاقت کەوت بێ مانجی ڕەمەزان بیندرا طلاقی دەکەوێت والشرط دروستە بە شەرتی شەوە بیبەستێتەوە وەکو بڵێ کە چام خواردەوە طلاقی ژنەکەم کەوت بێ یا بڵێ لەو ماڵە بچێ دەرێ طلاقت کەوت بێ ولا يقع الطلاق قبل النكاح پێش مارەکردن طلاق ناکەێت وەکو بڵێ ئەگەر ئەو شتم کرد هەر کات ژنم هێنا طلاقم لێ کەوت بێ جارێ هیچ نییە طلاقی هیچ دەدەی یا بڵێ وڵڵ هەی ئەگەر فڵانە ژنم مارە کرد یەکسەر طلاقم لێ کەوت بێ هیچ ئەثەری نییە خۆ گفتکردنەوەی ناهێ باش و4 لا يقع طلاقهم ئەم 4 طلاقیان ناکەوێت
یعنی هی غیری ئەوانە دەکەوێت. یەکەم ئەسەبی منداڵ بگچکەی ژنیان بۆ هێنابێت تەلاقیشی بدا ئەثەرینێ کە گەورە بوو تەلاقیەدا. والمەجنون شێت، ئەمە وتمان شێتی یەک کە لەو عیبانەی ئافرەت توانای نیکاحی پێ هەڵوەشێنێتەوە نیە، بەڵام دەبینی ڕازیە، ئەو دەڵێ ئەو پیاوە 20 ساڵ لەگەڵ من ژیا بە وەفا بوو، ئاوا چاک بوو، ئێستا بۆ کۆتایی تەمەنی شێت بۆ تووشی حادسە لەگەڵی دەبن، ئاساییە، هەر ژنێتی و ئەویش هەر مێردێتی، بەزە مێردە تەلاقیشی بدا تەلاقی ئەو ژنە ناکرێت. والنائم خەوتوو وڕێ نەدەکا، شەڕیان کردو پێشەوەی بخێ، ئێستا لە خەوێدا بەعرەزی خۆی تەلاق دەدا ناکەوێت. والمکڕە زۆر لێکراو، بە زۆر وای لێ بکەن ژنەکەی تەلاقدا تەلاقی ناکەوێت، بە هەزار جار تەلاقیدا. طبعاً سەرخۆشەکی کە سەرخۆشبوونەکەی خەتای خۆی نەبێ گونابار نەبێ بەوە حکمی شێتی هیچ کە عەقلی لای خۆی نیە و بەدەست خۆشی نیە، یعنی وای زانیوە شەربەتە، وای زانیوە خواردیوە سەرخۆش بوو ژنەکەی تەلاقدا تەلاقی ناکەوێت، بەڵام سەرخۆشە کە بۆ خۆی سەرخۆش کردووە تەلاقەکەی دەکەوێت. باش دیخۆ هەموو تەلاقت ئەو ژنە ئەو پیاوە ئەو ژنەی تەلاقدا بە هەموو باران ژنی نامێنێ خەلاس، یاچی ئەحکامی ڕەجع، ئەحکامی جێڕانەوەی ژن بۆ ژێر مارەی تەمە ڕەجعەیە و کەسی ڕائەکەش ڕیوایەت کراوە دەڵێ وئیذا طەلەقە امرأەتەه، ئەگەر ژنەکەی تەلاقدا یعنی دوای جیماع لەگەڵ کردن واحدەتەن بە یەک تەلاق ئەو اثنتين یا بە دوو تەلاق فله مراجعتها، دەتوانێت ئەو ژنە بکاتەوە ژنی خۆی بێنێتەوە ژێر مارەی خۆی با ژنەکەش ڕازی نەبێ ما لم تنقض عدتها، هەتا ئەو کاتی ئەو ئافرەتە عیددەی تەواو نەبوو بێ. مە باسمان کە گوتمان عیددە ماوەیە کە شەرع داین ناوە بۆ ئافرەت کە شوو ناکاتەوە بەهۆی مێردمردن یان تەلاق درانی. کە پیاو ئافرەتی تەلاقدا یەکسەر ماوەیەک بۆ ئەو ئافرەتە دەست پێ دەکات کە پێ بڵێن عیددە، چەندە بابەتێک دەرسێک بە تایبەت دەخوێنی، هەتا ئەو عیددەی تەواو دەبێ مادام بە تەلاقی یا دوو تەلاقی داوە، لە ماوەی ئەو عیددەیەدا دەتوانێت کادوستی بکاتەوە ژنی خۆی، دەڵێەوە من فڵانم کردەوە ژنی خۆم هێنامەوە ژێر مارەی خۆم، باشی جوانە لای دوو شایەت بێ، کێشەی نییە دوای ئێستا پوختیشی دەکەینەوە ئین شاء الله تعالى. ئەی فەئین انقضت عدتها، باش یەک تەلاقی ژنەکەیدا زۆریان پێوە کورە کاکە کورە ڕەجع بکە، کورە بیکەوە ژنی خۆت، کورە بڵێ کردنەوە ژنی خۆم، نیکرد حتا عیددەی ئەو ئافرەتە تەواو بوو. فەئین انقضت عدتها، ئەگەر عیددەکەی تەواو بوو حل له نکاحها بعقد جديد، ئەو پیاوە دەتوانێت ئەو ژنەی خۆی مارە کاتەوە بە عەقدێکی نوێ، دیسان وەلی و شاهید و مارەی بۆ دابنێ و بەڕازی بوون، لەبەر سێ تەلاقی نەداوە، بەڵام وتەکون معه على ما بقي من الطلاق، ئەو ژنە لەگەڵ ئەو پیاوە دەبێ بەو عەقدە نوێ بەوەندە تەلاقی کە ماوێتی ئەو پیاوە، دوو تەلاقی داوە چەند تەلاقی ماوە؟ یەک تەلاقی بکە کار دەتراسێ خلاص، واضحە؟ تەلاقە سفر نابێتەوە بڵێ وڵا کە دووبارە مارەی کردەوە دەبێتەوە سێ، واضحە؟ فەئین طەلەقەها ثەلاثەن، ئەدی ئەگەر پیاوە سێ جاری جیا یان سێ جار بەیەکەوە ژنەکەی تەلاقدا، ئەوە ڕاستە و خۆ یەکسەر بێ چاوەڕوانکردنی عیددە و ئەو شتانە، یەکسەر ئەو ئافرەتە لەو پیاوە حەرام دەبێ لەم تەحیل له جارێکی دیکەش بۆی حەڵاڵ نابێتەوە إلا بعد وجود 5 شرائط، دەبێ ئەو 5 مەرجە بێتە دی. یەک انقضاء عدتها منه، دەبێت چاوەڕێ بکەین ئەو ئافرەتە عیددەی لەو مێردە تەواو ببێ، ئەو مێردە کە سێ بە سێ تەلاقی داوە،
چاوەڕێ عدة طواو باش وتزويجها بغيره دەبێ ئەو ئافرەتە مێردەکی دیکە بکە ودخوله بها أو مێردەی دووەم جیماعیشی لەگەڵ بکە وإصابتها بڵێن جیماعی لەگەڵ بکە ئینجا ئەگەر ئەو مێردەی دووەم طلاقی دا وبينونتها منه ئەویش سێ بە سێ طلاقی بدا ئینجا انتظار بکەین وانقضاء عدتها منه لەو مێردەی دووەمیش عدەی تەواو ببێ نا دەبێت بينونتها دەبێ يعني نەک يعني يا سێ بە سێ طلاقی بدا یا طلاقشی بدا و عدەی تەواو بێ ئەو ها يعني دقيق تراوە دەست خۆش وبينونتها منه وانقضاء عدتها منه ئەو ئافرەتە عدەی لەو پیاوەی دووەمیش تەواو ببێ ئەو جا پیاوی یەکەم دەتوانێ مارەی بکاتەوە باش ئێستا با مراجعەیە بکەینەوە مراجعەی سریعی ئەوەی گوتمان ئافرەت لە مەوزوعی تەلاق یان ڕەجعیەیە یا بائینی سۆغڕایە یا بائینی کوبڕایە ڕەجعیە یعنی ئەوەی پیاوەکە دەتوانێت هەر کات بیهێنێتەوە ژێر مارەی خۆی ئەوەیە کە ئافرەتێکە جیماعی لەگەڵ کرابێ ئینجا بە خولع نا بەرامبەر پارە نا بە تەلاق یا دوو تەلاق درابێ و عیدەکەی تەواو نەبوو بێ ئەو ئافرەتە مادام هێشتا لە عیدەدایە ئەوەش وەسفەکانێتی هەر کات مێردەکە ویستی دەتوانێت بکاتەوە ژنی خۆی جیماعی لەگەڵ کرابێ بە پارە نا بەرامبەر شت نا تەلاق یا دوو تەلاق درابێ و هێشتا لە عیدەشدا بێ باش ئەوە گوتمان هەر کات بێ دەتوانێت بیجێڕێتەوە ژێر مارەی خۆی ئینجا تەلاقی دیکەشی دەکەوێتەوە هێشتا ژنی و پیاوەیە طلاقي دي كشي يعني شي طلاقي دي كده يعني يك طلاقي داو يك جني خلعنا طلاق ونيا بنام برهيزنا طلاقي داو هيش هلا عيدة دا ترد بيد الله أودي سان طلاقة كتبي طلاق مداي طلاق اشتي كشتي شيخ أحمد واضحة يتشان لو ماوي أو عدي أو آفرة دا بمرن كعدي طواو نبوه يتشان بمرن ميراتش ليك تريد درس واضحة باش بائني صغرى معناه بائني صغرى شيء جابوي بتشوك رجعية بائني صغرى شيء بائني صغرى يان رجعية عدكي طابوة أو تبان هتا عدكي طابو كعدي طابو بائني صغرى يان جماعي لقل نكرا بيو طلاق بدري يان خلع بكا بلا مرشتك طلاق برابي أو السين يان رجعية خالي كما بس عدكي طابوة يا جماعي لقلنا كراو طلاق دراوة يان خلعي كردوه أوا طلاقي دينا كوي يشان ممرن ماريج أو ميراتش ليكترين أقرد بلام چون بۆ پیاوەکەی حەڵال دەبێتەوە بە مارەیەکی نوێ یەکسەر مارەی سەر لە نوێ مارەی دەکاتەوە تەواو ئەی بائینی کوبڕا ئەوەیە سێ بە سێ تەلاق درابێ بە تەلاق بیا بە خولع بەرامبەر شتێک بیا بەرامبەر هیچ ئەوە بە هاتنەدی ئەو پێنج خاڵە نەبێ کە گوتمان بۆ مێردیەکەی حەڵال نابێتەوە وازحەوە ئیشکالمان نییە باش بأون دمز سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك جاء الكاري ما قال لي إن شاء الله.